عشر كوكبا يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانی ئازیزمان، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات و ئینشاءالله بیکات بە توێشوێک بۆمان بۆ ڕۆژی قیامەت و خوای گەورە بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست شادەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، لە شاری بەغدای جوان و لە شاری بەغدای پڕ لە جوانی و لە شاری بەغدای پڕ لە قورئان خوێنی بەناوبانگ و دەنگخۆش و سەدا زێڕین لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامە جوانەکەی سەدای زێڕین کە چەند وەرزێکە ئەم بەرنامەیە بەردەوامی هەیە. سوپاسی خوا ئەکەم کە جارێککە توانیم بە دیداریەوەی ئەزیز شاد ببمەوە. ئەزیزان و خۆشەویستان، لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویست لە بەرنامەکەمان بەشدارە. ئەویش شێخ عامر ئەلکاظمیە لە شاری بەغداوە لە مزگەوتی ئیمام موسای کاظمەوە. لێرەوە ئەم بەرنامە جوانەتان پێشکەشەکەین. پێکەوە بەخێرهاتنی میوانی ئەزیزمانەکەین. یاخوا بەخێر بێ سەرسەر و سەرچاوان. یاخوا بەخێر بێن جەنابی مامۆستا. ئێمە زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی جەنابەت هەروەها بە دەمەوە هاتنی بەرنامەکەمان. لە ئێستادا ئێمە دەزانین جەنابەت زۆر ماندووی لە 6 ساڵ بێ. سوپاس بۆ قبوڵکردنی ئەم داوەتە. السلام عليكم ورحمة الله وبركاته. كاكا محمود سارچاو بخير بي بقربان. سڵاو ڕێزم بۆ خەڵکی شاری سلێمانی خۆشەویست و هەموو دانیشتوانی کوردستان. خدا پاداشتی کەناڵی پەیامیش بداتەوە بۆ ئەم بەرنامە جوانەی کارکیان کێشاوە هاتوون بۆ بەغدا
بۆ خزمەتی یەکێک لە نەوەکانی پێغەمبەری ئەزیزمان درودی خوای لەسەر بێت و لە خۆی و لە هاوڵانیشی منیش خۆشەویستیەکی لە ڕادەبەدەرم بۆ خۆتان و کەناڵەکەتان هەیە خۆشحاڵ بووم ببینینتان زۆر سپاس زۆر خۆشحاڵین ئێمەش بە ئامادەبوونی جەنابەت ئەوەندەی تر بەرنامەکەمان جوانتر بوو و بە هاتنی جەنابەت و بەدەمەوە هاتنی جەنابەت بۆ بەرنامەکەمان ئەوەندەی تر گەورەی کردین ڕێز و خۆشەویستیم بۆ شاری سلێمانی و کەناڵەکەتان و هەموو کوردستان هەیە من مشتاقی دیدارتان بوو جەزاک الله ئەلف خێر زۆر سپاس خۆشەویستان و بەڕێزان دیارە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بەرنامەی سەدای زێڕیندێتە خزمەتان هەر جارە و دیدارێک لەگەڵ قارئێکی قورئانی پیرۆز و مقریەکی بەڕێز و مامۆستایەک لە بواری قورئان و مەقامات و شارەزایەک لە بواری قورئان خوێندن دەینە خزمەتان هیوادارین میوانێکی ڕۆحسووک بین ئینشاءالله و پیت بە پیتی ئەم ئایەتانە ببێتە توێشوویەک بۆ قیامەتمان و پاداشتی لەسەر وەربگرین شێخ عامر الکاظمی ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم جەنابەت لە ساڵی چەندەوە دەستت کردووە بە قورئان خوێندن و دوای ئەم هەموو تەمەنە لە قورئان خوێندن توانیوتە چی پێشکەشی میلەتەکەت بکەیت الله بك بسم الله الرحمن الرحيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا أنا حقيقة في أيام الطفولة لە ڕاستیدا لە ڕۆژانی منداڵیمدا هەمیشە عاشقی قورئانی پیرۆز بووم و ئەمان نزای بەردەوامی دایکم بوو بۆم کاتێک کە دوعای دەکرد دەیگوت ئەو کاتەی من لەسکی دایکمدا بووم دایکم هەمیشە گوتوویەتی خودایە گیان مناڵەکەم پێ ببەخشە کە قورئان خوێن بێت و ببێتە خزمەتکاری قورئان خی گەورە دوعاکەشی قبول کرد من لە قۆناغی بنەڕەتی خوێندندا بووم پۆلی سێ یا چوار بووم لە پۆلەکەدا قورئانم دەخوێند و ئاەتەکانم لە پۆلەکەدا لەبەر دەکرد و لەم شوێنەی لە پشتمانەوەیە مزگەوتێکی لێبوو بە ناوی مزگەوتی تورکی کازمی تەمەنم 5 ساڵ بوو دایکم بە زۆر دەیهێنام بۆ ئەو مزگەوتە بۆ ئەوەی فێری قورئان ببم و دەیبردم وە لای مامۆستای مزگەوتەکە تەنانەت مامۆستاکەش گۆچانێکی بەدەستەوە بوو ئەو فێری قورئانی کردین بە تایبەت سوورەتە کورتەکانی وەک کەوسەر و ئیخلاس و ناس و فیل من لە هاوڕەکانم زووتر فێر بووم چونکە من لەوان زیاتر عاشقی قورئان بووم کاتێک لە بازاردا ڕێم دەکرد ئەگەر ڕادیۆ یا تەلەڤیزۆنی قورئانی لەسەر بوایە دادەنیشتم و گوێم بۆ دەگرت باشە هۆکاری یان نهێنی ئەوە چییە کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی پارێزگاکانی کوردستان حەزیان بە دەنگی جەنابەتە دایم حەزەکەن گوێ بە سەوتی جەنابەت بگرن و قورئان خوێندنی تۆیان زۆر بەلاوە پڕبایەخ و خۆشە بەڕاستیەوە فەزل و منەتی خوای گەورەیە بەسەرمەوە من ئەو خەڵکانم خۆش دەوێن و چەند جارێک خوددا شەرەفی ئەوەی پێبەخشیوم کە لە کوردستاندا قورئانی پیرۆز بخوێنم بە تایبەتی لە شاری هەولێر کە لێرەوە سڵاو و ڕێزم بۆ ئەو شارە هەیە و هیوای ساخ و سەلامەتیان بۆ دەخوازم هەروەها لە پارێزگای سلێمانیش لە شاری قەڵاتزێ قورئانم خوێندووە و لە ئاهەنگێکی گەورەدا زیاتر لە 3-4 هەزار کەس ئامادە بوون و پێشوازێکی گەرمم لێکرا هەمیشە لەش ساغ و سەلامەت بی شێخ عامر ئینشاءالله حەزمان لێ تۆزێکی تر گوێ لە قورئانی پیرۆز بگرین بە مەقامێکی جیاواز من داواکارم لە جەنابتان لەبەرەوەی تۆ خۆت حەزت لەو سوورەتەیە پێکەوە بیخوێنین ئەوی سوورەتی ئەددەهرە ئینشاءالله نقرأ هذه الآيات حلوة لە کۆتاییە بە تاکید ئەوەی ئینشاءالله لە کۆتایی بەرنامەکەیە ئەو بڕگەیەش لە بەرنامەکەیە ئەبێ بخوشحالي ومن سپاسی جناب دكم الله بك كاكا محمود ان شاء الله اقرا لكم ايات من القران چەند ئاەتێکتان بۆ دەخوێنم لە قورئانی پیرۆز بە شێوازی عراقی بە چەند مەقامێکی جیاواز لە پێشەوە بە مەقامی بەیاد دەست پێ دەکەم بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا
وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف. ئەمە مەقامی بەیات بوو ئەنجایکەین بە سەبا ولا تنهرهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. ئینجایکەین بە حیجاز. ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا. اینجا بۆ ماهور. وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا. ئەمە مەقامی عەجەمە سەرکەوتوو بن ئینشاءالله. خۆی گەورە ئینشاءالله لە ساغ و سەلامەتت بکە حاجی گیان. زۆر خۆشحاڵ بووین. اینجا ماشاءالله بارانێکی خۆشە. ئەم بارانە بێتە خێر و بەرەکەت خێر و بەرەکە ئینشاءالله ئەبێتە خێر و بەرەکەت بۆ سەرجەم دانیشتوانی ئەم شارە جوانە و بۆ هەموو ئەو کەسانی کە ئێستا بینەر و بیسەری بەرنامەی سەدای زێڕینن لە هەر شوێنێکەوە. شێخ عامر ئەمەوێ پرسیاری بابەتی مسابقاتی دەولی مەحافلی دەولی بکەم لە جەنابەت لە چەند مسابقە لە چەند مەحفەلی دەولی بەشداریت کردووە؟ لە چەندین پێشبڕکێ و ئاهەنگدا بەشداریم کردووە لەسەر تاسەری عێراقدا لە باکوور و بۆ باشوور. لە هەموو مزگەوت و ئاهەنگێکدا بەشدار بووم. گەشتی زۆر دەکەم. سپاس بۆ خوددا. الحمد لله والشكر. أما مسألة ما يخص المسابقات ما شاء الله خير من الله. سەبارەت بە پێشبڕکێکانیش گەلێک زۆرە لە باسکردن نایەن. یەکەم پێشبڕکێم لە مزگەوتی ئیمام ئەبوو حەنیفە بوو خوددا لێ ڕازی بێت. من یەکێک بووم لە قوتابیانی شێخ عەلاءالدینی قەیسی ڕەحمەتی خوای لێبێ. سەرۆکی ڕابطەی قورئان خوێنانی جیهانی ئیسلامی بووە. فأنا كنت عدد المتسابقون 60 بەشدار بوو لە پێشبڕکێکەدا بوونیان هەبووە. من بە یەکەم دەرچووم لە ساڵی 1994دا. لەو کاتەدا قورئانێک و 10,000 دیناری ئەو کاتەم پێبەخشرا. ئەمەش فەزلی خوایە بەسەرمەوە. لەبارەی وڵاتانی تریشەوە چەندان بانگێژنامەم بۆ هاتووە وەک بەحرەین، ئوردون، ئێران، سووریا، لوبنان و میسر. من سەرۆکی وەفدی قورئان خوێنانی عێراق بووم. خوا تەوفیقی دام دەخل لە قورئان بخوێنم. لمدة 10 دقائق فنزل أحد الأخوان من ديوان الوقف منهم في مصر. یەکێک لە ئامادەبوان هات بۆ لام و بەم وتەیە گوتی خدا پاداشت بداتەوە شێخ عامر، جوانترین قورئانت خوێن. سپاس بۆ خوددا. من لە زۆربەی شوێنەکان بەم جۆرە پێشوازیم لێ کراوە. الحەمدولله الحەمدولله. لەگەڵ ئەو قاریئانەی کوردستان بە شێوەیەکی گشتی لەگەڵ چەند قاری جەنابەت تەواصلت هەیە؟ چێن ئەو قاریئانەی کە پەیوەندیت لەگەڵیانە هەیە و لە پەیوەندیان بەردەوام؟ والله قراء كثيرون ومداحون أيضا من ضمنهم كاكا ملا بكر
قورئان خوێنەکان زۆرن و سرودبێژانیش هەروەها وەک مەلا بەکر و دکتۆر کۆچەر و ئەبوو محەممەد و خەڵکێکی تریش لە شاری سلێمانی وەک مامۆستا عومەر و جەنابی شت بە خۆشحاڵیەوە. قورئان خوێنمان زۆرە لە هەولێر و سلێمانی و خوددا لە شێخ نامیق و مستەفاش خۆش بێت. ئەویش برادرم بوو پێکەوە قورئانمان دەخوێند. خوا ڕەحمان پێ بکا و لێیان خۆش بێت. ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت. خوای گەورە ئینشاءڵڵا هەمیشە ساغ و سەلامەتت کە ئەو وەجهە بەشوشە ئەو دەموچاوە پێکەنان ئەو دەموچاوە جوانە هەر لە جەنابەت ببینین. زۆر خۆشحاڵ بووین. بابزانم شێخ عامر لە بواری تەرتیل شارەزایی هەیە و حەزی بە چ جۆرە تەرتیلێکە لە قورئان خوێندن. من ئاواتەخواز بووم کە تەواوی قورئان بە شێوازێکی تەرتیل بخوێنم پێش ئەوەی بمرم. خوای گەورە تەوفیقی دام. ساڵی 2006 کاتێک شەڕ و ئاڵۆزی هەبوو لە عێراقدا من لە ماڵەکەی خۆمدا بە ئامێرێکی سەرەتایی دەستم پێ کرد بە تۆمارکردنی قورئانی پیرۆز بە شێوازێکی تەرتیل بە جیهازێکی ئیکۆ تۆمارمە کرد و دکتۆر عامر زنون چاودێری دەکردم. لە ژوورێکی بچووکی ماڵەکەی خۆمدا بە ئامێرێکی سەرەتایی توانیم هەموو قورئانی پیرۆز تۆمار بکەم و ئێستا ئەو خەتمەم بۆ بە ختمێکی نێودەوڵەتی سپاس بخوا و ئێستا ئەو ختمەم هەر ختمێکی عراقی نییە بۆ بە ختمێکی نێودەوڵەتی. وەسپاس بۆ خوا واتەخوازیش بووم بە شێوازێکی تەجوید مەقامی عراقی ختمێکی تر تۆمار بکەم و بۆ ئاواتەش گەیشتم. سپاس بۆ خوا ئەمساڵ هاتە دی پێشکەشی دەکەم بە کوردستانیانی ئەزیز و شاری سلێمانی. الحەمدولله. پیرۆزمانیەکەی ئەو تەریقەتە جوانە ئەو قورئان خوێندنە جوانە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. ما شاء الله ما شاء الله. الحمد لله. ئەمە شێوازی مەقامی سێگا بوو. حنجرة ذهبية ئاڵتونیە حنجرة ذهبية. خوا بتپارێزێ کاک مەحموود. ئامین ئینشاءالله. حاجی جەنابەت مناڵت هەیە ئەم مناڵەکانت بەگشتی قورئان خوێنن سەوتیان خۆشە چێ لە خانەوادەکەتان سەوتی خۆشە؟ الحمد لله. طبعا أنا عندي 3 أولاد وبنات 2. سپاس بۆ خوا من 3 کوڕ و 2 کچم هەیە هەموویان قورئان خوێنن بەڵام کەمێک شەرم دەکەن لە قورئان خوێندن و دەرکەوتن بەڵام لە ماڵەوە گوێیان بۆ دەگرم و دەنگیشیان خۆشە. خوای گەورە بیان پارێزێ. الحمد لله الحمد لله.
حاجیان بێجگە لە بابەتی قورئان خوێندن بەچیەوە سەرقاڵی کار و پیشەت هەیە یاخود هەر خود داوەتە قورئان خوێندن؟ أنا كنت طبعا موظف في من فەرمانبەری وەزارەتی ئەوقاف بووم. وكنت مدرس وعندي طلاب ئێستا خانەنشین و مامۆستام و چەندین فێرخوازی قورئانم هەبووە و سەدان قوتابی دەرچوو لە لای منن و من بەرپرس بووم لەوانەی خوێندنەوەی تەحقیقی قورئانی پیرۆز لە هەمان کاتدا سوورەتەکانم پێ لەبەردەکردن. ئەمەش فەزلی خوایە بەسەرمەوە. نعم أما الآن أنا متقاعد طبعا عندي خدمة طويلة والسن بەڵام لە ئێستادا من خانەنشینم و تا دوا ساتەکانی ژیانم لەگەڵ خودای خۆم و قورئانەکەمدا دەمێنمەوە إن شاء الله. بە یارمەتی خوای گەورە. تۆزێکی تر قورئانمان بۆ بخوێنە حەزەکەن گوێمان لە دەنگت بێت. ئامادەم من ئامادەم و جگە لە قورئان خوێندن مناجات و سرود و دوعا خوێنیشم. زۆر باشە بۆ نمونە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوادا صلى الله عليه کەواتە بەشێک لە تەواشیحمان بۆ بخوێنە بە ئەم جارە قورئان نەبێ و دواترە چینەوە سەر قورئانی پیرۆز إن شاء الله. قصدت باب الرجاء والناس قد رقدوا قصدت باب الرجاء والناس قد رقدوا وقلت يا أملي في كل نائبة يا من عليه لكشف الضر أعتمد وقد مددت يدي بالذل مفتقرا إليك يا خير من مدت إليه يدو فلا تردنها يا رب خائبة فلا تردنها يا رب خائبة فبحر جودك يروي كل من يرد. ما شاء الله ما شاء الله. الله يعطيك العافية. آمين يا رب أجمعين إن شاء الله. حاضر سل ما طاب لك. جزاك الله ألف خير. شكرا جزيلا حجينا. پرسیارێکی تر ئەەکەم دەربارەی قارئە عێراقیەکان حەزت بە سەوتی چییە بووە بەگشتی و هاوڕێتی چێت کردووە لە قارئە عێراقیەکان؟ بۆ ئەمانەت ئێڵێم هەموو قورئان خوێنانی عێراق هەمویان براو هاوڕێ من و ئەوانەی کە لە تەمەندان هەمویان مامۆستای منن. هەموو قورئان خوێنانی ئەو سەردەمەی رادیۆش کە لەگەڵ زۆربەیان قورئانم خوێندووە. والله وفقني ألتقي بهم ويحبوني. وەکو چێ؟ بۆ نمونە حافظ خەلیل ئیسماعیل، عەبدولمەجید شێخلی، حاجی عەلاءالدین قەیسی، محیدین عەبدولقادر خەتیب، شێخ یوسف طائی، هەروەها شێخ عەبدولمەلیک طائی. شێوازی مەقاماتی عێراقی لای ئەو فێربووم ڕەحمەتی خوای لێبێ. و هەروەها حاجی حسین محەممەد شامی لەم کازمیەی کە ئێستا تیایداین. حاجی حەسوون یوسف دراوسێن بوو خوا لێی خۆش بێت. ئەو مامۆستایەکی گەورە بوو خوای گەورە لێی خۆش بێ. أنا كنت عمري 14 سنة يعني في المرحلة المتوسطة كنت أعشق القرآن. من ئەو کاتە تەمەنم 14 ساڵ بوو. ئەو دراوسێمان بوو. پێم خۆش بوو حاجی حەسوون هەست بەوە بکات کە من دەنگم خۆشە. بۆیە ڕۆژێک لەبەر دەرگای ماڵەوە دانیشت بووم. کاتژمێر 4 عەسر بوو. کاتێک حاجی لەبەر دەم ماڵەکەمدا تێپەڕی بەم شێوازە قورئانم بۆ خوێن. کاتێک ئەو بە بەردەممدا تێدەپەڕی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام
الحرام. کاتێک کە ئەمەم خوێن حاجی حەسوون وەک دارێک لە بەردەم ماوشک بوو، خۆی گەورە لی خۆش بێت. پێی گوتم تۆ عامری؟ من تەمەنم 14 ساڵ بوو. پێم گوت بەڵێ من عامرم. وتی ئینشاءڵڵا تۆ داهاتوێکی باشت دەبێت و دەبیتە قورئان خوێنێکی باش. چوومە خولێکەوە لەم مزگەوتەدا کە ئاماژەی بۆ دەکردم. من مناڵترین بووم تایاندا. لە تەمەنی 16 ساڵیدا گوتی من دەمەوێ زیاتر بایەخ بە تۆ بدەم. بۆیە لەگەڵ خۆیدا بردمی بۆ تازیەک. خاوەن تازیەکە بینی گوتی ئەم مناڵەت بۆ لەگەڵ خۆت هێناوە. ئەویش گوتی قورئان خوێنە. بۆیە دواتر لە وەڵامدا گوتی آخر چۆن دەبێت؟ من چی بۆ خەڵکە بڵێم؟ حاجی حەسوونیش لە وەڵامدا گوتی سبەینێ نایهێنمەوە. دواتر من دەستم کرد بە قورئان خوێندن بەم شێوازە. أعوذ بالله من الشيطان الرجيم. صاحبی تازیەکە جوان گوێی بۆ دەگرتم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى. بینی مەو کابرایی کە ڕەخنەیەگت فرمێسک بە چاوی هاتە خوارەوە. وتی ئەمەوێت تەنها ئەو قورئانەمەوە بخوێنێت. هاي الذكرى يعني. جزاك الله خير الجزاء إن شاء الله حجينا. قورئان خوێندنێکت هەیە دەمێکە بڵاو بووەتەوە لە سوورەتی دەهر. جەنابەت بەم قورئانە شوهرەتت وەرگرتووە ماشاء الله. دائما من حەزم لێ بووە بەشێک لەم ئاەتانە بخوێنمەوە و تەقلیدی جەنابەت بکەم. پێم خۆشە تەقلیدت بکەم و حەز ئەەکەم پێکەوە إن شاء الله بەشێک لەو ئاەتانە بخوێنین إن شاء الله. إن شاء الله بإذن تعالى. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. ما شاء الله. الله يعطيك العافية. بس ما شاء الله دەنگی تۆش نزیکە لە دەنگی منەوە کاکە مەحموود. الحمد لله حاجی. دەنگت خۆشە ماشاء الله ئەدات جوانە. سپاس دەکەم. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕێین تەنها و پرسیارم مابوو جەنابەت لە احتیفالات بەشداری ئەەکەی بە شێوەیەکی گشتی مەولدی بڵێن لەدایکبوونی یادی لەدایکبوونی پێغەمبەر احتیفالات بۆ بە شێوەیەکی گشتی احتیفالە دینیەکان بەشداریەکەی جەنابەت. بارك الله فيك. طبعا احنا عندنا ولادات وأفراح. بێگومان لە چەندین ئاهەنگ و بۆنەدا لە ڕێگەی کەناڵە جوانەکەی ئێوەوە ئەم پارچە سرودەتان پێشکەش دەکەم و لە کۆمەڵێک گوشەی پاک و جوان پێک هاتووە تایبەتە بۆ لەدایکبوونی شانازی مرۆڤایەتی کە پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. المنتجبين أقول للمختار ودوني للمختار ودوني للمختار
يا بعد روحي وعيني للمختار. ودوني يا أهل الرحم لأرض المدينة والحرام. ودوني يا أهل الرحم لأرض المدينة والحرام. خلوني أستنشق وأشم، خلوني أستنشق وأشم أرياح طه الزيني وللمختار. ودوني للمختار، ودوني أرياح طه من تهب ينتعش روحي والقلب. أرياح طه من تهب ينتعش روحي والقلب. صلي عليه يا محب، صلي عليه يا محب، ما تضمى يوم الدين وللمختار. ودوني للمختار، ودوني يا بعد روحي وعيني. حبيبي حجي جزاك الله ألف خير. الله يحفظك. سپاس دەکەین لە کۆتایی ئەڵقەی بەرنامەکە کۆتا پەیامی خۆت بگەێنی بە خۆشحاڵیەوە گەورەت کردین لە بەرنامەی سەدای زێڕین و ئومێدەوارین هەموو ساڵێک جەنابەت میوانی کەناڵی پەیام و کەناڵەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ بی ئینشاءالله. زۆر زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت. طبعا أنا أشكر هذه القناة المباركة قناة بيام. منیش سپاسی کەناڵە جوانەکەی ئێوە دەکەم، کەناڵی ئاسمانی پەیام و ڕێز و خۆشەویستیم بۆ تۆی ئازیز هەیە کە پێشکەشکارێکی باش و جوانیت و بۆ ئەم ستافە ئازیزەش کە لە پشت کامێراون و زۆر ماندوون لەگەڵماندا و لە نێوان باران و گەرمای بەغداددا وەستا بوون بە دیارمانەوە. و دووبارە ڕێز و حورمەتم بۆ کوردستان و ئەهلی سلێمانی هەیە. وإلى سليمانية الطيبة بأهلها وأنا مشتاق أشوف. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین لە شاری بەغدادی خۆشەویستەوە لە خزمەتی شێخ عامر الکاظمی و لە گەڕەکی کازمیە و حەزرەی ئیمام موسای کازم و زۆر زۆر خۆشحاڵ بووین کە لەم ئەڵقەیە بینەر و بیسەری ئێمە بوون تا ئەڵقەیەکی تری بەرنامەکەمان بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.